سڵاو بینەرانی شارپێست بەیانیتان باش. ئێستا ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەنداوی دەربەنی خانین. وەکو دەزانن ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەم بوو لە هەرێمی کوردستان، ئەمەش کاریگەری لەسەر گلدانەوەی ئاو هەیە و پرۆژە لەسەر بەنداوی دەربەنی خان هەیە. پێشتر لە ساڵی 2017 مەترسی بوومە لەرزە لەسەر بەنداوی دەربەنی خان دروست بوو، بەهۆی ئەمەشەوە ڕێژەی گلدانەوەی ئاو کەم بووەتەوە. ئێستا پرۆژەیەک هەیە بۆ ئەوەی چاکسازی لە بەنداوەکە بکرێت، هەروەها ئەو بەنداوانەی لە سنووری ئێران دروست کراون ئەمانە کۆمەڵێک تەوەرە بن لەگەڵ بەڕێز ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان. کاک ڕەحمان ئەم کاتت باش، زۆر سپاس بۆەوەی کە دەرفەت پێداین بۆ کاتتان باش سەرچاو. کاک ڕەحمان، سەرەتا پێم ماڵێ بەنداوی دەربەنی خان تا ئێستا چەندێک ڕێژەی ئاوی گلدراوەی تایەوە بەراورد بە ساڵی ڕابردوو چەندێک کەمترە لە ساڵی ڕابردوو؟ بەڵێ، سپاسدانەکەم بەخێر بێن. بەنداوی دەربەنی خان ئێستا نزیکەی ملیار و 160 ملیۆن مەتر سێجا ئاوی تایە و مەتر و 15 سنتیمەتر لە ساڵی پار ئەمڕۆ کەمترە. لە ڕاستیە ئێمە 3 مانگمان تێپەڕاندووە لە وەرزی بارانبارین. ئەو داهاتەی کە هاتوۆتە ناو بەنداوی دەربەنی خانەوە لە 60 ساڵی پار ئەمڕۆیە، واتە داهاتێکی کەم هاتوۆتە بەنداوی دەربەنی خانەوە. بەڵام ئێمە هێشتا 5 مانجێکمان ماوە لە چاوەڕوانی وەرزی خەزنکردنی ئاوین و پلانمان هەیە بۆ ئەوەی ئێمە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو ئاو خەزنکەین، پشت بە باران و بە فرەبارەی ئەبەستەیە کە لە سەرچاوەکانەوە دێتەوە ناوی. بەدڵنیاییەوە ئەو بەنداوانەی کە لە سنووری ئێران دروست کراون کاریگەری خۆیان هەیە بۆ سەرکەمکردنەوەی داهاتی بەنداوی دەربەنی خان. ئەگەر ساڵێک باران زۆر نەبێ و ئاوی نەبێ، ئەو ساڵە تەوەقوعیەوە ناکرێ ئاوێکی زۆر بێت. هیوادارین ئێمە بەشی پێویستەکانی خواردی بەنداوی دەربەنی خانەم ساڵ بتوانین ئاو کۆکەین. کاک ڕەحمان، ئێوە ڕۆژانە بێ ئاو بەردەنەوە هەم بۆ پێداویستی کشتتوکاڵی هەم بۆ پێداویستی بەکارهێنانی مرۆیی. ڕۆژانە چەندێک ئاو بەرەدرێتەوە بۆ ئەو شارانەی لە خواری بەنداوی دەربەنی خانەوە پشت بە بەنداوەکە؟ بڵێ، ئێمە تەنها ئاو بۆ ئێستا بۆ بەرهێنانی کارەبا بەرەدەینەوە، یعنی لە وەختانەی کە کارەبا پێویستن، بەڵام وەکو ناتیجەشی عەرەزی تەبعاً پێویستەکانی تری خواروی بەنداوی دەربەنی خان بەو ئاوە دابی نەکرێ. ئێمە بەرناپلانمان بۆ ئەم مانگەوەیە کا 40 بۆ 45 مەتر سێجا لە چرکەیەکە ئاو بەردەینەوە کە ئەوەش کارەبای پێ بەرهەمەهێنرێەوە، لانی کەمی پێویستەکانی خەڵکیش دابی نەبێ. لە ڕاستی ئێمە لەبەر ئەو ئاوە کەمەی کە لە بەنداوەکە هەیە ناتوانین ناوێکی زیاتر بەردەین. ساڵی پار کەمتر کردوێتەوە یان هەمان ڕێژەیە؟ بەدڵنیایە کەمترمان کردوێتەوە. زۆر باشە. هیچ لێ تێگەیشتنێک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بڵین ئێران بۆ ئەوەی ڕێژەی ئاو بەردانەوە یا گردانەوە لە بەنداوەکانی سنووری ئێران دیاری بکرێ بۆی ڕێژەیەکش بۆ هەرێمی کوردستان بێت؟ لە ڕاستیە تا ئێستا ڕێکەوتنێکی وان نییە. ئەوە بۆ بپەی دەستور لە سەلاحیەتی حکوومەتی ناوەندیە کە ئیتیفاق لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ بەشکردنی ئاوەکان بکە. ئەم ساڵ ئێمە لە کۆتایی هاوین و سەرەتای پاییزەوە ئاوێکی ئاو بە تەواوی کەم کرایەوە لە ڕووباری سیوان لە دیوی ئێرانەوە. ئێمە لە ڕاستیە یادداشتماندایە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم و هەروەها داومانە لە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقیش، هەردوو لە حکوومەتی هەرێمیش و حکوومەتی عێراقیش یادداشتیان داوەتە قونسوڵخانە و سەفارەتی ئێران و هەروەها وەزارەتی خارجی عێراقیش نووسراوی بۆ بەرپرسەکانی ئێران کردووە کە لانی کەم بەشی پێویستەکانی خەڵکی خواروی بەنداوەکانی ئەوان کە لە هەرێمی کوردستان و عێراقن ئاو بەربدرێتەوە. هێشتا وەکو سیغەی ڕێکەوتن نیە، بەڵام هەوڵەکان بەردەوامن. زانیاری هەیە کە لە دوای بوومە لەرزەی ساڵی 2017 لە دەربەنی خان ڕوویدا ڕێژەی گلدانەوەی ئاوی بەنداوەکە کەمترە لە چاو ساڵانی پێشووترە. ئایا ئەم مەترسیانە ڕەوینەتەوە یان هەر بەردەوامن؟ لە ڕاستیە ئێمە مەترسی ئەوەمان نەهێشتوێتەوە کە ئاو لە بەنداوەکە کۆکەینەوە. ئێمە توانین ئاو کۆکەینەوە. ئێمە لە ساڵی 2009 ئەو تەجروبەیەمان کرد، ئاوێکی زیامان کۆکردەوە ئاڕادەی پڕبوونی بەنداوەکە. بەڵام ئێمە چەندین کێشەماون وەکو قۆناغەکانی داهاتوو لە بەنداوەکە پێویستیان بە چارەسەرکردنەوە پێویستە لە کاتی خۆیان چارەسەر بکرێن. ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە سوپاسەوە کە ڕەزامەندێکیان نیشانداوە بۆی ئێمە بەشێک لەو کێشانە وەکو قۆناغێکی تری چاکسازی لە بەنداوی دەربەنی خان جێبەجێکەین. بەڵام هێشتا کتابەکە لە وەزارەتی لە ڕاستیە لە وەزارەتی داراییەوە دانەبەزیوە تاجاتەکانی بۆ بکرێت چونکە بێ بە تەندەرینەوەوانە جێبەجێ بکرێت، ینی هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردن. زۆر باشە. موچەی
فەرمانبەرانی بەنداوەکە دوایین کە وەربێت موچەچەنێکە دابین نەکراوە بۆچی دابین ناکرێت؟ لە ڕاستیە ئێمە پێشتر حکوومەتی عێراق موچەی بەنداوەکانی دابی نەکرد لەوەتی ئەو کێشەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لەسەر موچە و کێشەدارایەکان پیا بووە حکوومەتی عێراق موچێ بۆ کارمەندی بەنداوەکانیش نانێرێ لە مانگی 10 و 11 و 12 و تا ئەوەیەکیش ئێمە بۆ 4 مانگە چێ موچەمان لە حکوومەتی عێراق وەرنەگرتەوە هەروەها حکوومەتی هەرێمیش نەیداوە بەڵام هەوڵێکەیە کە لەلایەن جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئێمە کارمەندانمان موچیان لەلایەن هەرێمە بۆ دابین کرێ بەڵام تا ئێستا ئەوەش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هیوادارین چونکە لە ڕاستیە کارمەندی بەنداوەکان شەو ڕۆژ لە کاردان و ماندوون و لە ڕاستی ئەرکەکانی خۆیان زۆر بەزیادەوە ینی هیچ دایرەیەک نییە لەم سنوورانە بەقە و کارمەندی بەنداوەکان دەوام بکەن بەڵام لە بەرامبەر موچیان پێ نەدراوە بەداخەوە. سپاس بۆ بەنداوی دەربەنی خان کە زانیاریەکانی بۆ شارپرێس خستە ڕوو زۆر سپاس تا کاتێکی تر و لایڤێکی تر هەم کاتە.